بیرانی عزیزم دووبارە سڵاوتان لێبێت. ئەمڕۆ قسە لەسەر داهات و سامانی گشتیەکەین لە هەرێمی کوردستان و تا چەندام داهات و سامانە خراوەتە خزمەتی هاوڵاتیانەوە. کاک دکتۆر دێمەوە لای تۆ. کاکلێر لە قسەکانی ئاماژی بەوە داوتی ئەو هەموو خزمەتە کراوە، دروستکردنی بینا بۆ نمونە دروستکردنی زانکۆ، دروستکردنی ئەو نەخۆشخانانە، ڕێگاوبان، جادە، ئیعمار لە شارەکانە، هەموو ئەمانە داهاتی گشتین هەرمەرجە بەوەی بە 350 دلار بچێتە گیرفانی کەسێکەوە. خۆی ئەو ئوسلوبە بەڕاستی بە بڕای من یعنی ئێمە نابێ ئاوا ئەرزی دارایی گشتی خۆمان بکەین. یعنی جۆرێکە لە چاواشەکاری بۆ خەڵک کاتێک من بە قەتارە بێم قەترە ئاوەکان پیشانی تینویەک بم بڵێ مەها قەترە ئاوم بۆ دابین کردووی لە کاتێکا من بەحرێکم هەیە. یعنی لەم هەرێمی کوردستانەیە مەسەن ڕێژەی گەشە سندنی ئەوەنە قوتابخانە 800,000 نازام چی بۆ بە ملیۆنێک و ئەوەنە لە 110 زیای کردووە یا لە 110 زیای کردووە. ئەی بۆ باس لەوە ناکەین کە داهاتی هەرێمی کوردستان لە کاتێکا 3 مانگ مامۆسایان لەم هەرێمی کوردستانە بەبێ مەعاش دەوامیان کرد لە نەوەتەکانە کە پارەی نەبوو، ئێستا وای لێ هاتووە بە ملیۆنەها زیای کردووە. یعنی ڕێژەی گەشە سندن بە هەزارەها و بە ملیۆنەهایە لە داهاتی گشتیە، بەڵام ڕێژەی خزمەتگوزاریەکان بە پۆینتات حسابەکەین و ئەینەوە بڕووی خەڵکە. بۆ ئەوەی کە ئێمە بە زانستیانە بڵین پارەکەمان یا بودجەکەمان باش دابش کردووە یان نا، ئەبێ ئەم پرسیاران لە خۆمان بکەین. باس لەوەیە من پرسیار لە کاکلێرەکە وڵام کاک دلێر لیژنەی تحقیقی بڕیار درا کە بۆ وەزارەتی دارایی تشکیل بکرێ لەسەر ئەوەی کە کەموکورتی لە بودجەیە هەبوو جەناب دیکێک بوویلەوانەی کە دەنگدایە یا دەنگ نەدای. من معلوماتم وەیە کە دەنگ نەیاوەتێ. بۆچی هەڵوێستنە بۆ بەرامبەر بە سندوقی داهات کاک دلێر کاتێک کە سندوقی داهات بڕیار بوو دابمەزرێ ئەم هەرێمی کوردستان لە 105 احتیاتی نەوتی هەموو جیهانی تایە، لە 111 لە هەموو عێراق، لە 105 احتیاتی نەوتی هەموو عالم لە هەرێمی کوردستاندایە لە کاتێکا بوجە و داهاتێکی بەو شێوەیە. گەرم شتانە بکرابایە چی بوو هاوڵاتی کە بەس بۆی کە تەواویکەم ئەم دێرانە ئێمە خاوەنی نەوتی 164 ساڵی داهاتوین لە نەوتا لە هەرێمی کوردستانە لە ژێر پێمان ئەو هەموو نەوتە هەیە. چۆن ئەبێ ئاوا ببین بەڕێوە گازی سروشتیمان یەکێکە لە باشترین کوڵەتیەکانی گازی سروشتی لە عالەمە. پارتی و یەکێتی بۆری نەوت ڕاکێشن بەرەو تورکیا کە زیاتر پارتی کۆنتترۆلی نەوتی کردو لە هەرێمی کوردستانە و سیستمی نەوتی وای لێ هاتووە کە ئەگەر پارتی هەبێ سیستمی نەوتی هەیە، ئەگەر پارتی نەبێ سیستمی نەوتی نییە لە هەرێمی کوردستان. اینجا بەسڵێن پێ بە یەک دەقەیت بۆەوەی دارایی هەرێم فریای کۆنتراکتەر و مقاولەکان ناکەوێت پرۆژەکانیان وەساوە 142 کۆنتراکتەر و مقاول وازی هێناوە لەبەرەوەی کە سیستمە دارایەکە پشتوانێ لێ ناکات. دارایی هەرێم فریای قەرزی خانوبەرەکان ناکەوێت کە بێ هاوڵاتی سوودی لێوەرگرێ. وەزارەتی دارایی و سیستمی دارایی وەکو بەریدێکی دارایی لێ هاتووە تا ئێستا نەمان بینی مبادرەیەک هەبێ بۆ زیادکردنی بۆ چەتەنها بەغا یا زیایەکە یا ئێمە لەلای ئێمە بە هیچ شێوەیەکیوانە ئەوەژە بێت چارەسەر بکرێ بۆژەی پێشمەرگە تا ئێستا لە بینی بەغا و هەرێمی کوردستان مەعاشێکی زۆر کەمیان هەیە، زوڵمەشی گەورەی لە پێشمەرگە زۆر سپاس دەکەم. فەرموو چاوان خوێندکاری زانکۆی گەشەپێدانی مرۆیی قۆناغی 4 زانستی دارایی بانک پرسیارێکمەیە لە ڕووی دەسەڵات کاک دێرە بودجە پێک دێت لە داهات و نەفەقات داهاتیش بۆ نمونە نەوت کە پرسیارێک ئاراستەی وەزیری داراییەکەین بودجەی نەوت چیە ئەڵێ ئاگام لێ نییە نازانێت وەڵامی پرسیارەکە ئەمە بە بودجەیەکی شەفافدا ئەنرێت یاخود بە بودجەیەکی ژێربەژێردانە لە نێوان دەسەڵاتی پارتیوێکێتیە و پرسیارێکی کەش هەر نقەیەکی کێتی بە کورتی دانانی بودجە هەمیشە پشت ئەبەستێت بە حسابی ختامی ساڵانی پێشوو تا ئێستا حسابی ختامی ساڵانی 2011 و 2013 دیار نییە. ئایا بۆ 2014 پشت بچ یاساک ئەبسیا سیستەمێک ئەبسێت باوان بەڵێ کاک داهات تەنها داهاتی نەوەنێ لە وڵاتە بریتە لە کۆمەڵی داهاتی ترکیە بۆ ڕوونکردنەوە بیرە دێمە دەبەرەوەی هەموو یەکێکمان لە پێناوی ئەوەین کە داهاتەکان بچێتە خۆشگوزەرانی و خزمەتگوزاری خەڵکەوە ئاوەدانکردنەوەی کوردستانەوە هەمومان بۆ گیانەوە تەماشای داهاتکەین نەوکو بە گیانێکی حیزبایەتیەوە تەماشایکەین. ئەمەوە حساباتی خیتامی بەڵێ 2009 2010 2011 هاتوۆتە ناو پەرلەمانەوە حساباتی خیتامی بەپێی یاسا کە هەیە بودجە پرۆژەیاسای بودجە خەمڵاندنە فعلی نییە لە مانگی دەی ساڵی پێشترەوانێ ئێستا ئەتوانین کە بڵێن ساڵی 2014 ئەتوانین لە ئێستاوانێ تاکو مانگی 1 و 2 پرۆژەیاسای بودجە بەدینە ناو پەرلەمان و مناقەشەی لەسەرکەین. حساباتی خیتامی ئەکەوێتە مانگی 5 ساڵی داهاتوو لەبەرەوەی تۆ تاکو مانگی 5 کۆمەڵی پرۆژە هەیە پێڵم پرۆژەی بەردەوام ئەو پرۆژە بەردەوامانە بەردەوام پارەی بۆ سەرفەکرێ بۆ نمونە خەستەخانەیەکە ئەو خەستەخانەیە ئەڵێ 450 ڕۆژ ماوەی کارکردنیەتی بە
بە 350 ڕۆژ تەواو نابێ لەبەر ئەو ئەکەوێتە مانگی حەوت لەبەرەوە حساباتی خانەیە بە 10 ساڵیش تەواو بڵێ چەند جار بودجێ بۆ سەرف کراوە ئەوەش بە هەدەردانی داهاتی گشتین یارمەتیم بە باشتەکە لەبەر حساباتی ختامی 2009 دا 11 هاتوۆتە چی سەبارەت بەوەی وتی وەزیری دارایی وتی من بێئاگام ئەوەی کە وەزیری دارایی بێئاگا بێت هاوڵاتی چی یارمەتیم بە من کەوتم داهات ئەوە نییە تەنها داهات هەیە کە ئێمە ئێستا باسم کردوتم مەسەلەی نەوت ئەوە لەلایەکە پێویستە ئێمە هەموو یەکێکمان داوا بکەین دەستخۆشی لەو کەسە بکەین کە هەڵسا بە دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە بەڵام داواشی لێ ئەەکەین ئەو نەوتە بۆ ڕووناکردنەوە خۆشی و خۆشگوزەرانی کوردستان بێت لە بەرەوەی دەستخۆشیەکەمان زیاتر بێت تاریخ زۆر بە باشی نایەن بەرێ و زۆر بە چاکی نایەن بەرێ کە ئەو کارە بۆ ڕووناکی کارەگرانانی و خۆشی هاوڵاتیانی کوردستان ئێمە لە یارمەتیم بە دکتۆر قسەیەکی کرد ئەڵێ یەن بە قەترە پێمانە فرۆشۆ نازانین ئێمە کە باسی ئامار و داتا و بەرنامە ئەەکەین ئەڵێن ئێوە بە قەترە پێمانە فرۆشنەوە قەترە حسێب نییە کە باسی ناکەین ئەڵێن بێ بەرنامەن و بێ پیلانن ئەمە نازان ئەڵێ یارمەتیم بە ئێمە ئەڵێن یارمەتیم بە ئەڵێ ئەوەنە نەوت لە ژێر زەویەکانی هەرێمی کوردستانە هەیە باشە هەیە زۆر دەست خۆش بێت کە تۆش لە دوای ئەوانی کە نەوتیان دەرهێنا تۆش دەست کردو بەو دراسەیە ئەڵێ ئەوەنە هەیە بەڵام ئایا ئێمە وەکو کابراوتی هەمووی بە یەک قوم خۆین و بێنینە دەرەوە ئەی بەرنامە چییە ئەی داهات چییە ئەی ئەم گەنجانە چییە ئەی گەنجەکانی دوای ئەمان چی بخۆن ئەی چی بخۆن ئەمانە ئێمە میلیارد دۆلارەکە یارمەتیم بە حەزەکەم پێ بڵم هەمووی بەیە کە ڕەدەر ناهێنرێ ئەزانی ئەمە وەکو چی وایە ئێمە کە داوایەکەین زۆر کەڕەت باورتر بیڵین وەکو وای ئێستا من بێم بڵێم وڵا بۆچی من مانێ لە سەرێک نان بخۆم مانێ لە سەرێک ناخۆم بڵم بجە بۆ ئەمەی نەکرد بۆ ئەوی نەکرد ئیمڕۆ بە ئارەزوی خۆم نانەخۆم بەشی مانێک و تەوکو مانی تر ناخۆم لێر قسەکە لەسەرەوەیە و بۆ ساڵانە ئێمە ناڵین بە یەک هەمووی دەربێنرێت و هەمووی بخورێتەوە ئەبێ ئاوەدانی خۆشگوزەرانی بۆ خەڵک دروست کات کاک دلێر کە دروست نەبووە نەوت بەکاری تۆ بەچی دکتۆرە تۆ ئەگەر وەزعی باش نەبێت تۆ مۆزەفی ئامار بووی لەکوێوە چوو بۆ دکتۆرە ئەگەر وەزانستیانە وردبینەوەی بڕاستە لەو بەدەستێن ئەگەر بە وەزع باشی نەبێت منێ لە 1970 کە کولەی دارە قسادە تاگرۆ بۆ نەتوانی دکتۆرا بێنم تۆ لە وەزع باشیان نەبێت چۆن دکتۆرا هێنا ئەبێ ئێمە بە زانستیانە وەڵامی خەڵک بینەوە ئێمە کاتێک کە $100 سەرف من بە زانستی جواب قەترە پێمە فرۆشید بە ئامار و بە داتا پێتەڵم ئەوەنە خوێندکار ئەوەنە قوتابخانە ئەوەنە ئەڵێ ئەمە قەترە و قەترەکاریە کاکە ئەمە منێت نییە ئێمە بەسەر میلەتی ئەیکەین بەڵام پێویستە هەست کەسێک ئێستا ئەم دوو حیزبە لە دەسەڵات تابوون ئەماوەی ئەم چەند ساڵە پێویستە ئەوەی کە کردوانە بە داتا و ئامار سبینێ کە ئەبن بەبێ هیوادارن ببن بە 5 حیزب بچنە دەسەڵاتەوە من ئەوم پێچاکەەوە بخۆم هەر پێ حیزبەکە بچنە دەسەڵاتەوە سبینێ پێویستە بە ئامار و داتە بێنە دەستی ئەو حیزبە ئەگەر نەبوو سیارێکمەیە مەبەستمە وەڵام وەربگرمەوە مەبەستمە وەڵام وەربگرمەوە لەسەر دوو بەشی قسەکانن بەشێکی ئەوەیە کاک شێرکۆ دکتۆرای هێناوە و دراساتی خوێندووە ئەمە ڕەنگە تاکە شخصێک بێت بەڵام لە غیابی ئەم مەسلەیە دەیان عیلە و سەدان عیلە هەیە ژوورێکی نییە هی خۆی بێتیایە بمێنێت ئەمە یەک دوو ئەوانە چارەسەکەین بەڵێ نەوت بۆ خۆشگوزەرانی و خۆشببختی و ڕووناکی لە هەرێمی کوردستان بەکارهێنراوە تاکو و ڕادەیەک بڵێ بەڵام بڵێم لە 100% نەخێر منیش یارمەتیم بە کۆمەڵە شتێ زانچی من کە داتام لەبەر دەستان نەبێ بە حڕەمێکی ڕێژەنیان بەدەست من بە داتا قسە ئەەکەم کاگ یادگار لەبەروی من ئیشەکەمەوە بۆ کە بە داتایش کەم و بەڕەکەم قسە بکەم ئەدەچی بەڵام ئەڵێم تاکو و ڕادەیە بڵێ خۆشگوزەرانی چاکبوونی ڕێگاوبان ئێستا بە داتا ئەو چەند ژماری زانکۆ کراوەتەوە چەند ڕێگاوپان کراوە چەند بنکەی تەندروستی کراوە چەند قەریڵە زیای کردووە چەند ساڵۆنی نەشەرگەری زیای کردووە ئەمانەش لە دوای بۆ خەمە بەرچە ئەمانە هەمووی بودجێ بەڵام بە من بڵێ ئەمبێ زیاد ئەڵم بڵێ ئەبێ زیاتر بکرێت بە کەسێک ڕخنەکەی وا بگرێت بڵێ ئەبێت لە ساڵێک هەمووی بکرێت نەخێت لە ساڵێک هەمووی ناکرێت ئێستا وڵات هەیە بۆ نمونە وڵاتێ 150 ساڵە وڵاتە ئێستاش بەردەوام کەمڕی هەیە سپاس دەکەم ئەبێت بەردەوام بێ و دەمودان بیژۆرێت بەڵێ فەرمووکاکە باوان عوسمان خوێندکاری زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەناغی چوار زانستی دارایی بان وەکو ئەشکرا لایەکەت بۆ کێ کاکە باوان بۆ کاگدلێر بەڵێ وەکو ئەشکرا لای هەمووتان لە 95 بودجێ هەموو وڵاتێ پێگەێنێت بە تایبەتی ئەو وڵاتانەی کە نەوتیان زۆرە وەکو عێراق هیچێکە لە وڵاتانە بەپێی داتا کە هەر حکوومەت یێرەم خۆی دەری کردووە
لە ساڵی 2011 بودجێ هەرێم 8.11 تریلیۆن دینار بووە لە ساڵی 2013 و کاگلێر خۆی وتی گەشتۆتە 16.8 تریلیۆن دینار و هەر لەو ساڵی 2011 یەک بەرمیل نرخ یەک بەرمیل نەوت 69 دلار بووە لە بازارەکانە لە ساڵی 2013 گەشتۆتە 85 دلار. پرسیارەکە ئەوەیە ئایا لەگەڵ زیادبوونی کە بەڕێژەی لە سا بودجە لە 2011 زیاد کردووە ئایا لەو زیادکردنی بودجەیە هیچ خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان بەخشراوە یان ئەوە تا ڕێژەی بێکاری کەم بۆتەوە یان ئەوە تەنها بەس بۆ خزمەتی دوو حیزبی دەسەڵات. بەڵێ مەبەستەوە دەستی خۆش بێ شوان بەڵێ کاگلێر فەرموو خۆی ئەوەی ئەو تەقدیر برا ساڵ بە ساڵ هەڵبەتە بودجە زیای کردووە ئەو بودجەیەکە لە حکوومەتی عێراقیەوە بۆ ئێمە ئەمە شتێکی زۆر زۆرەتیە کە ساڵ بە ساڵ زیای کردووە بەڵێ ساڵ بە ساڵیش پرۆژەکان ئەگەر بێت و هەمووتان نەسایەتی پەرلەمان بیخوێنەوەوانێ ئەگەر هەمووتان نەتانێت زۆریشتان نەتانێت پێتان بڵێمەسا پرۆژەکان ساڵ بە ساڵ زیان کردو ئێستا بۆ نمونە هەر کاڵین ساڵ بە ساڵ زیان کردو بۆ نمونە هەر لەو ساڵانی کە هەبووە پرۆژەکان زانکۆی سۆران کراوەتەوە ڕاپەڕین کراوەتەوە کۆیە کراوەتەوە زاخۆ کراوەتەوە هەڵبجە کراوەتەوە گەرمیان کراوەتەوە توانەسازی زیای کردووە هەر بۆ نمونە لە ساڵی لە کابینەی شەشەمان لە ساڵی 2010 کەمترین موچەی وارسی کەسوکاری شەیدان کرا بە 500,000 دینار هەر بۆ نمونە لە ساڵی 2010 بە داواکاری فراکسیۆنی کوردستانی کە ئەوەتان ئێستا مستم بە دلیل لەبەر دەستمایە کە داوامان کرد لە بودجەی تەشغیلی کەم بکرێتەوە کەوتمان پێشینەی هاوسەرگیریمان کرد بە 5 ملیۆن دینار پێشینەی خانوبەرەمان کرد بە داوامان کرد کە بکرێت بە 20 ملیۆن دینار لە بەدواداچوون توانەسازی پەرلەمان چی کردووە بەڵێ لە بەدواداچوون بۆ ئەو داهاتەی بۆ داهاتی نەوت و گاز و داهاتەکانی تر ئەو هەموو سامانە پەرلەمان چی کردووە پەرلەمان وەکو من 342 مەلەفی گەندەڵی تەسلیمی پەرلەمانی کردووە 342 مەلەفی گەندەڵی ئێوەکو پەرلەمانتاران چیتان بۆ کرد یارمەتیم بە بڵێ 342 مەلەفی گەندەڵیەکە من لەگەڵ گەندەڵیام نیم بەهیشیوە گەندەڵی تایەتی لەو چی بۆ کرد یارمەتیم بە تایەتی 2000 تایەتی 2 ملیۆن دلارە 200 ملیۆن دلارە من 1 دینار دزی بێت و 200 ملیۆن بێ هەمووی دزیە لای من ئەوە بەو شێوەیە ئەو مەلەفانە کە هەیە ئێمە وەکو پەرلەمان داوامان کردووە بەڵام حەزمە کرد ئەو مەلەفانە مەعارەزە لەسەر دوو هۆک و لەسەر هەولێر بینوسێ کە یەک راپۆرت نییە ئێمە وەکو سلەیمانی بڵێ وەکو سلەیمانی ئێوە بەس بە سلەیمانی فێرن بەس بە سلەیمانی فێرن و لە سلەیمانی ئەوێرن قسە بکەن بۆ یەک مەلەفتان نەبوو لە هەولێر و لە دووەکە من وەک دلێر لەبەر ئەوەی بە دوواداچوونم کردووە بۆ هەموو مەلەفەکان یەک راپۆرتم نەدی لە هەولێر و لە دووەکانی هەموو گەندەڵەکان لە سلەیمانیە لەبەر ئەوەی لە هەولێر وەکتیە کەواتە ئەبێ بە دوواداچوون ئەوانەی سلەیمانیش ئێمە هەموو وەختێک وەکو ئەندام پەرلەمان بە دوواداچوونمان کردووە من وەکو خۆم قساکەم بەنای ئەندام پەرلەمانەوە قسە ناکەم وەکو خۆم وەکو لیژنەی دارایی لەبەر ویژدانی خۆم لەبەر قەناعەتم پێی بووە کە من کارێکی پەرلەمانیەکەم جێبەجێکەمەوە زۆر لە ئەندام پەرلەمانەکانی هاوکاریشم لە لیستی ساوس زۆر بە باشی بە دوواداچوونمان کردو بۆ پرۆژەکان نەماندی فراکسیۆنەکانی بۆ ڕۆژ بۆ ڕۆژ ئەوە شایەت هەیە بە دیکۆمنت هەیە بە نووسین هەیە ئەزانن بڕۆن ئەو سیدیانە هەمووی وەرگن لە پەرلەمان زانین زۆر سپاس دەکەم کۆمنتی تۆ کاکشێر کۆمنتی من زۆر بەڕۆنی بەتەحەداوە ئێڵێم لەو 342 ئێوەزایکی ئەسڵەن وەکو ئێوە نیە هەرچەنە ئەو مەلەفانە بەسەراستی هەرێمی کوردستانە دیوانی چاودێری دارایی دیوانی چاودێری دارایی کە جەلالی ساماغا سەرۆکایەتی دیوانی چاودێری دارایی دیوانی ئاستی هەرێمی کوردستان ڕەبتە بە پەرلەمانی هەرێمی کوردستان ڕەبتە بە پەرلەمانی هەرێمی کوردستان دیوانی چاودێری دارایی ئەو 342 مەلەفی گەندەڵیە بە ناوی هەرێمی کوردستانەوە تەقدیمی کردووە اینجا تایبەتە بە ناوچێک و تایبەتە بە شوێنێک تۆ دەرەقەتی شوێنەکەی خۆت نایی کە دەسەڵاتە هەیە بەسەریا اینجا داوای شوێنی تریژەکەی لەبەرەوە نابێ ئێمە چاوەشەی خەڵکین ئەبێ بڵین باسمان لە پبلیک فاینانس مانجمنت سیستمە باسمان لە سیستمی دارایی گشتیە باسمان لەوەی ئەبێ بیسەلمێنین کە ئەم نوقسانیە ئەم خەلە لە گەورانی کە لە سیستمی دارایی گشتیە هەیە ئەبێت دانی پیابنین نابێت چاواشی خەڵکین بڵێ نەخێر تەواوە و نەخێر ئایبینیە و نەخێر مەکتەب دروستکراوە سیارە نازانم چی لێکراوە هەرێمی کوردستان بڵێ ئیشی تیا کراوە بەڵام ئەوەی کە کراوە لە سەتا یەکی ئەوە نیە کە مەفروض بوو تیابێ
لە وڵاتانی ترا لە وڵاتی زۆر دواکەوتوتر لە ئێمە لە ماوەیەکی زۆر قیاسیا بە بودجێکی زۆر کەمتر لەمە گەشەیان کرد لەبەرەوەی تەبابوون لەبەرەوەی ڕوئیان هەبوو پلانیان هەبوو استراتیجیان هەبوو ئێمە بوونی پلان و استراتیج و ئەولەویات لە سیستمی دارایی هەرێمی کوردستانە خەونە ئەسڵەن هەر باسی لێوە ناکرێت بۆ لەبەرەوەی ناتەبایی سیاسی هەیە لەبەرەوەی بەرژەوەندی تایبەت هەیە لەبەرەوەی بەرژەوەندی تەسکی حزبی هەیە ناتەبایی سیاسی بۆەوە ناگەڕێتەوە لایەنەکانی دەسەڵات چیەکەن ئۆپۆزیسیۆن بەڕەشیە بینیە نەخێر ئێمە باسمان لە تەحلیلێکی علمیە ئەگەر قسەکانی تۆ باسی تەباییەکەی تۆ باسی تەباییەکەی لایەنەکانی دەسەڵات ئێمە هەر هەنگاوێک لە ئۆپۆزیسیۆن نەچینە دو پێشەوە ئەوان دە هەنگاو لێمان لەبەر ئەوەی سڕاع و ململانەیەک هەیە لەسەر ئەوەی کە ئایا عەدالەت و یەکسانی و دادپەروەری بێتە دی چاکسازی بێتە دی یان گەندەڵی و خودپەرستی و کارکردن بۆ بەرژەوەندی تەسکی حزبی لایەنەکانی دەسەڵات لە کام بەرەیان لایەنەکانی دەسەڵات لەو بەرەیان کە کار بۆ بەرژەوەندی تەسکی حزبی خۆیان ئەکەن و بە بەڵگەوە کە داتا هەرێمی کوردستان بۆ زۆرێک و بۆ فئەیەکی کەم لە هەرێمی کوردستان شوانە جەلالم لە بەشی ئابووری تۆزێک لە مایکەکە نزیک بیتەوە کاکە شوانە جەلالم لە بەشی ئابووری لە زانکۆی سلێمانی پرسیارێک مێ بە کورتی و بە پوختی بۆ دەسەڵات کاک دلێر بۆچی حسابی خیتامی درەنگەگاتە پەرلەمان سوپاس ڕەنگین خان بەڵێ کاک بۆچی حسابی ختامی درەنگەگاتە ختامی منیش لەگەڵی ئەوم کابێت کاتی خۆتا و درەن نەگات بەڵام حسابی ختامی بۆی بزانی ئێستا کە ساڵی 2013 حساباتی ختامی تاکو بەپی قانونی ئیدارەی مالی ئێم بەپی یاسا بێ ئیشکەین و قسە بکەین بەپی یاسا جواب تێمەوانێ تاکو مانگی حوتی 2014 زۆر طبیعیە کە حساباتی ختامی نەگات لە دوای مانگی حوتی 2014 طبيعي نية سپاس طبيعي بەڵام حساباتی ختامی پێویستە هەچ حکوومەتێک ئیمڕۆ بێ و لە کۆنا بێ و لە داهاتوە بێ و لە هەچ کاتێکا بێت ئێوە کە خەڵکی ئابووری ناسن و لە زانستە مرۆڤاتەکان پێویستەوەتانە ڕوبێ حساباتی ختامی بریتە لە خەرجی و داهاتی فعلی پرۆژە یاسا تەخمینیە داوایکەن و باشتە بۆ هەج وڵاتێ هەچ هەرێمێ وڵاتێ بیەوێت گەندەڵی نێڵێت ئەوەی حساباتی ختامی بنێت بەڵێ فەرموڕەنگی ڕەنگین عەبدولکەریم بەشی ئابووری زانکۆی سلێمانی قۆناغی 4 پرسیارەکەم بۆ بەڕێز کاک دلێر محەممەدە دەڵێت منیش ڕازی نیم بۆ سیستەمە دارایی کە هەیە چونکە ئاڵێ باش و ئەمانەی باشتر کرێ بەڵام خۆی لە ڕاستی سیستەمەکەش کەس خواردووە پێویستە باش بکرێ ئەی لە خراپ بۆ ببێ بۆ باش نەک لە باش و بۆ باشتر ئەگەر باش بووایە ئەو هەموو کێشەی کرێنشینیەمان نابوو ئەو سێکتەری نیشتەجێبوونە بۆچی تا ئێستا ئەو هەموو کرێنشینەمان هەیە ئەمە زیاتر خزمەتی بە چینە بەرزەکان چینە داهات بەرزەکان کردو تا خزمەت بە کرێنشینن کرێنشین تا دێت زیادەکە دەوڵەمەندەکانیش تا دێت دەوڵەمەندترە بێت سپاس دەکەم کاکە دریس بەڵێ گەر وەڵامی خۆی پێویستە زانین شوێنە عەدالەتی سیستەمی هەیە عەدالەتی بە چینەکانی سەرەوە کاوانەی خوارەوە هەر بۆ خواروترە سیستەمی سیاسیەوەتانێت بە پێ سندوقەکانی کاڵبژاردن هەیە 4 ساڵ جارێ سیستەمی سیاسی بێ گۆڕانکاری لێ بەسەرابێت ئەو سیستەمە سیاسی کە تازەیەت با باشتر کا و چاکتر کە ئێمە شەمومان لەگەڵیا بین بەپێ ئەو دەستکەوتانی کە کراوە باشتر بکات و زیاترکە ئێمە ئێستا توانیمانە داوای ئەومان کردووە لەم 2 ساڵی داهاتوە کە خانوو بۆ پارە تەخران بکرێت بۆ خەڵکی کەم دەرامەت با لە ساڵەکانی دااتورا من پێم باشتر 2 قات پارە تەرخان بکرێت بۆ خەڵکی کەم دەرامەت و لە هەر وڵاتێکیشا بەپێی کۆمەڵێ داتاوستان دەردێت چەند دەوڵەمەند هەبێت معناوە سەرمایە هەیە لە وڵاتە کە سەرمایە هەبوو لە وڵاتە ئەگەر ناحەی ئەمنی لەو وڵاتە باش بێت سەقامگیری هەبێت ئەگەر ئەو سەرمایەدارانە سەرمایەداری نیشتیمانی بن پارەکانیان بخەنە گەڕ ئەبێتە هۆی ئێوەی گەنج ئەوانەی دوای ئێوە ئەوانەی پێشەوە هەلی کارتان بۆ بڕەخسێت ژیانتان خۆشتر بێت ئەمە ئێستا ناحەی ئەمنی و سەقامگیری ئەمنی هەمومان ئاگارین لە کوردستانە لە ناوچەکە و لە عێراق و لە ناوچەکە زۆر باشە ئەمیش بەوەیە لەوانەیە زۆر کەس ئێستا لەوانەیە زۆر کەڕەت کەسێک کاتی خۆی ڕەخنەیەکی گرت لە بودجێوتی ئەمە بودجەی وڵاتێکی عسکەریە وڵاتێکی پۆلیسیە پارەیەکی زۆر بۆ وەزارەتی ناوخۆ بۆ هێزی پێشمەرگە سەرف کراوە وەزارەتی ناوخۆ هێزی پێشمەرگە ئەگەر پارەیان بۆ سەرف نەکرێت ئەم ئەمن و ئاسایشە ناتوانن بهێنە پارێزن و حەقی خۆشیانە بۆیان سەرف بکرێت کە بۆ شوێ ئەوە هەبێت برج سەرمایەدارەکانیشمان داوای لەکەم وکو بە ڕۆحێکی نیشتمانیان ئەو سەرمایان کە برادران ئیشارەتیان باناوی کەزێ ئەڵێ ئەیبەنە دەرەوەی وڵات ئەو سەرمایان لە ناو وڵاتە بخەنە گەڕ وەبەری بێنن چونکە بەپێی داتایشی سندوقی دراوی نێودەوڵەتی هەیە هەر ملیار 1 ملیار دۆلار لە هەر وڵاتێکە هەبێت بەلایەنی کەمەوە 40,000 کەس ئەخاتە گەڕ
لە کوردستانی ئێمە لەوانەیە 30,000 کەس بخاتە هەلی کاری بۆ بدۆزێتەوە ئەگەر لە بواری ڕێگەوبان و پرد و ئەو جۆرەشتان نابێت ئەگاتە 45 بۆ 50,000 کەسداوە لەو سەرمایەکانیان کەم نەبێتەوە بەڵام هەلی کار بۆ خەڵک بدۆزێت. بەڵێ فەرموو کاکە دریس ببوورە. خێرات نردوولاکە من دریس مەحموود پرسیارەکەمەوە بەڕێز کاگلێرە لە هەموو وڵاتێک لا مرکزی اقتصادی هەیە فدرالی بە سیستمەکە بۆ لە کوردستانان نییە ئێوە لێ ترسن یان نایزانن یانش عقلتان بێنەشکاوە ئەمە ڕاستیە بێ ڕوبڕوون بکرێتەوە. دوو لە هەر سیستمێکە بۆن لە ئەمریکا GAO هەیە Government Accountability Office کە هەموو تێکڕای داهاتەکانە ئەخاتەوە گەر کاتێ پرسیارەکەی لە دەسەڵات چ ئێمە بینوەکو هاوڵاتی چ پەرلەمانتار بێ ئەڵێ ئاخر ئەو داهاتێکێتە پەرلەمانی کوردستان لە ساحەبەکە هەمووی نییە لە سا ئەوەنێتی ئەی باشە پەرلەمان ئەگەر ئیش هەمووی پرسیارەکەت چیە بۆی وەڵام بدرێت؟ بەڵێ پرسیارەکە ئەوەیە ئەڵێن بۆ تا ئێستا زگارێکی گشتی ژمێریاری دانەنراوە لێ ئەترسن یان نایزانن بۆ دانەنراوە تاوەکو تەواوی داهاتەکان. زۆر سپاس کاک دانا بڵێ کاک دلێرگەر تەنها وەڵامی پرسیارەکە بێتەوە بۆی زۆر ڕێوەبەراتی گشتی بودجەمان هەیە دیوانی چاودێری داراییمان هەیە بە قسەی ئەوانەی دەسەڵات و دەرەوەی دەسەڵات وەموو کەسێکی کتریش دیوانێکی چاودێری دارایی زۆر بەهێزمانەیە بە تایبەتی لە ناوچەی سلەیمانیە بە یارمەتیم بە کورت و بە ئەزانشی ورد و درشی دەرەخات و گوێشی لێ گیراوە و پێویستە زیاتری ژێی دەبیژیرێت و پێویستیشە دیوانی چاودێری دارایی ئێمە هەمومان هەوڵ بین وەکو هاونیشتیمانیانی کوردستان و وەکو کورد وەکو حیزب پەرز نا دیوانی چاودێری دارایی لە سەرانسەری کوردستانە بەهێز بکرێت بکرێت. سپاس دەکەم. بەڵێ فەرموو تەنها لە سلێمانیا خۆمان نەخۆین و یەکتری داپاچین. عمەر خوێندکاری کۆلژی ئابووری لە زانکۆی سلێمانی وەڵام مستەرتا پێویستە ڕوونکردنەوە بدەم زۆر بە کورتی بێت لەبەرەوەی کاتی هاوڕێکانت کەمە. ئەم ناقەشەی کە لە پەرلەمانی ماکرەوە کە لێراش دەکرێت لە ئەوروپا 100 ساڵە بەسەر چووە لە ئەوروپا کاتە ناقەشەی بودجاکرێ باس ئەوە ناکرێت ئایا ئەم داهاتە بۆ دیار نییە ئەم خەرجە بووە لەوێ ناقەشە لە کاتی بودجار کاتی بەسەنگردنی بودجە لەسەر ئەوەیە ئەم پرۆژە بۆچی ئەوە کاتی پێچوو بۆچی لە کاتی خۆیان تاوا نەبوو بۆچی ئەوە پارەی تێچوو. زۆر سپاس چەند پرسیارێک کردو بۆی وەڵامە بدرێت پرسیارکەم بۆ کاک دلێر بەڕای تۆ بەم شێوازە ماوەڵەکردنەکە بودجە کە ساڵانە دەکرێت لە 9 هەتاکوونی ئێستا کەی کێشەی نیشتەجێریمان بۆ چارەسەرەکە هەیە کێشەی بێکاریمان بۆ چارەسەرەکە کێ کێشەی هەژاریمان بۆ چارەسەرەکە لە کاتێکە ئەوە تورکیا دراوسێمانە لە ماوەی 5 ساڵە 10 ملیۆن یەکەی نیشتەجێمی دروست کرد. زۆر سپاس کاکەدانە بەدەستێگەشتۆ سپاس دەکەم بمبورە ئەبێ بمبوری هاوڕێکانت کاتیان نابێ کاکاری بڵێ کاگلێر. بەڵێ بە کورتی وەڵامی ئەو پرسیارانە بیتەوە کە ئاڕاستەی کردی. بڵێ بەنسبەت کاکەوتی بڵین ئەم مناقەشانە کاکرێت لەوانەیە لە ئەوروپا زیاتر ئەوە بێ ڕاستەکات پێڵێن بۆچی تۆ ئەو پرۆژێ و تەواو نەکرد بۆ جێبەجێ نەکرد من لەگەڵیان ڕاستە مەسەلەی پرسیارەکان تیژی زۆر جوانەکەی کێشەی نیشتەجێبوون کێشەی بێکاری ئەمانەکەی چارەسەرە بێ ئەمانە شتێکن بە بەردەوام ئەبێ ئیشی بۆ بکرێت شتێک حکوومەت پلانێکی هەیە بۆ نمونە لە ماوەی 10 ساڵە ئەم کێشانە چارەسەرکە یان هەڕەمەکی تەعاملی لەگەڵاکات چەندی چارەسەر کردی ئەوەشمایەوە بڕۆم لەمێک 2 ساڵی پێشوو لەمێک 2 ساڵی داهاتووە لەلایەن وەزارەتی پلاندانانەوە بەرنامە هەیە کە بۆ ئەوەی بە بەردەوام بتوان لێ ئەوانە چارەسەر بکرێت و چۆن من ئیشارەتم پێوتم 1 ملیار دلار ئەگەر بخرێتە ئیشکردنەوانێ هەلی کار بۆ 40,000 کەس ئەدۆزێتەوانێ لە هەمان کاتیشە ئێستا بۆ ئێمە کە ئەڵێن یعنی بۆ نمونە لە کوردستانە لە پێشرا ئەوانەی کە لەژێر هێڵی هەژاریەوە بوون لە 4.7 بووە بەڵام ئێستا لە 3.5 لە عێراق لە 8.9 ئەمانە کە هەمووی هەیە اینجا مەسلەی کاڵین مەسلەی بێکاریەکان کە هەیە یان نیە چۆن چارەسەریکە کاکلێر گەر بەداتا پێم بڵێ تۆ وەکو بڕیاردەری لیژنەی دارایی و ئابووری لە پەرلەمانی کوردستان ڕێژەی بێکاری ڕێژەی هەژاری ڕێژەی نەبوونی خان و کرێچێتی لە سەدا چەند چارەسەر کرد یارمەتی بە ئێستاەوە ئیشارەتم پێ ڕێژەی هەژارێکە کە من پێم وتی لە پێشرا لە سەدا 4.7 بووە ئێستا لە سەدا 3.5 هەڵبەتە ئەو ڕێژەی هەژاریە بەچی حسێبەکرێ بۆ داهاتی تاقیکردە نەفەرێک لە ڕۆژێکە $1 و ڕوبعێک بێت تاکو $2.5 بە پێی بەرز و نزمی نرخی ئەو شوێنەش بەسەری 1996 ساڵ 1996 ئەگەر لەوە کەمتر بێت هەڵبەتە ئەو خوارد هێڵی هەژاریە بۆ شوێنە بڵێ یەینە سەر اینجا سەیری کە ئەڵەی تۆ مەسلەی کێشەی نیشتەجێبوون کێشەی نیشتەجێبوون ئەم شتانە
ئێمە ئەوەمان ئەوێت بەردەوام حکومت لە هەوڵی چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوو نابێت و من وتم ئێمە کە ئەڵین بودجە لە هەموو وڵاتێکی دنیا نییە من بێم بە 1 ساڵ بمێت هەموو کێشەکان چارەسەرکەم ئەبێ بە 1 ساڵ من چاوەڕێ ئەوە بکەم بڵێم گرنگی بە چ سێکتەرەکەین بەردەوام بە پێ حساباتی خیتامی بە دوواداچوونی بۆکەین هەموو زۆر سپاسەکەم بینەرانی بەڵێ سپاسەکەم بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرین و لە بەشی کۆتایی بەرنامەکە لەگەڵتانە بین.